سڵاوتان لێبێ ئەزیزان لە شاری کۆی ڕەنگینەوە لەگەڵتانی تەورەی ئەمجارەی بەرنامەکە لەسەر ئەوەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین زۆربەی گەنجەکان بیر لەوە کەنەوە کەوا بەرەو هەندەران کۆش بکەن. ئێمە ئەمڕۆ لە گەنجانی کۆی ئەپرسین ئایا بۆچی گەنج بیر لە کۆشکردن نەکاتەوە؟ ئایا ئەمە خۆتزیینەوە نییە لە کێشەکانی کۆمەلگا؟ ئەی چارەسەری گەنجان چییە؟ چه حەلێکی تریان لە بەدەستە لە بری کۆچکردن ئەنجامی بدەن؟ لە گەنجانی کۆیە پرسین ئێوەش لەگەڵمان بوو. تەورەی ئەمجارەی بەرنامەکە لەسەر ئەوەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین زۆربەی گەنجەکان بیر لەوە کەنەوە کەوا بەرەو هەندەران کۆش بکەن. ئێمە ئەمڕۆ لە گەنجانی کۆی ئەپرسین ئایا بۆچی گەنج بیر لە کۆشکردن نەکاتەوە؟ ئایا ئەمە خۆتزیینەوە نییە لە کێشەکانی کۆمەلگا؟ ئەی چارەسەری گەنجان چییە؟ چه حەلێکی تریان لە بەدەستە لە بری کۆچکردن ئەنجامی بدەن؟ دەسەڵات ئەمەی دەوێت کە گەنج بڕوە وڵات بەجێبێ نەبووی لە کوردستان بینێتەوە. ئەگەر تو دای مەزرێنی ئیشی هەبێ کەمرە ناڕوە. تەماشاندەکەی گەنج سێرێتە ئێرە دینارەشی پێ نییە، پارێکی چی پێ نییە. من خۆم خێزاندارم نەزۆر لە مەژووە وڵاتم بەجێ دێشت. چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە؟ هەزار و ڕابێتم دەیە چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە؟ ئەوە جزدانی گەنجە. چارەسەر هەیە ئەگەر کەسێکی عادلانە بێتە سەر حکم و ئەم وڵاتی بەڕێوە بەرێ چارەسەر بۆ نییە. کارەبا نییە، ئاو نییە، غاز نییە، نەوت نییە، پارنێ قەیرانێ، یعنی خەڵک چی بکە؟ گەنج چی بکە لەم وڵاتێ؟ بەس پێم بڵێ چی بکە؟ چی بکە؟ چارەسەری تریان نییە. چارەسەر هەیە ئەگەر کەسێکی عادلانە بێتە سەر حکم و ئەم وڵاتی بەڕێوە بەرێ چارەسەر بۆ نییە. وڵاتی ئێمە چای بێتی؟ باشە بەڵام تۆ کۆچکردن خودی کۆچکردنەکە بە چارەسەرێکی باشە زانی کە گەنجانەی گرنە بەر. نەخێر وڵی چاوەڕێی مەتی خوا بکەیت بەنایەکی دەسەڵاتی تر نییە. چارەسەر نێ ڕۆیشتن چەندین گەنجماندی لە ڕێگایەتیاچ ڕۆی نمونەی هەبوو شاری کۆی نمونەی هەبوو کە گەنجێکی ڕۆشت پێت بۆ خارج و دوایی نەگارە بێتەوە یان گیانی لە دەستدا بێت. بەڵێ من دۆستێکی خۆم برادێکی خۆم ڕۆشتی و لە ڕێگا بە من شاحینەوە بوو تیاچ لە ئەسینە ویستی لێوە دەرچێ بۆ بەریتانیا بە من شاحینەوە بوو. دوایی توانیان با بڵێن جستەکەی بگەڕێنەوە بۆ ئێرە پاش 2 مانگان توانیان بیگەڕێنەوە. ئەمە نمونەیەکە کە تۆ باسە کرد گەنجێک هەوڵی داوە بچێت بۆ حەلێکی باشتر بدۆزێتەوە بۆ ژیانی خۆی بەڵام ژیانیشی لە دەستدا. کەواتە کۆچکردن هۆکارە بۆی گەنجی با بڵێن کۆیە و سەرجەم گەنجەکانی تری هەرێمی کوردستان کە ئەیگرنە بەرەوەشتن بۆ خارج. ئەمە چارەسەرە؟ نەخێر هیچ زۆرێک چارەسەر نییە. ئەمە چاوەڕێکەن ئینشاڵڵا حکومەت بەرپرسە. چۆن؟ حکومەت با هەلی کار بدۆزێتەوە کۆمپانیا دروستکە خەڵک لەسەر ئیشدانێ گەنج با کارکە خەڵک بۆ چیا ڕوە؟ ئەگە هەبوو بێ بۆ دەڕوە چیشی لە وڵاتانەیە؟ وەڵڵای جازار کێشیانێ نە کاسبیان نییە بێکاریە ئەوەیە. تۆڵی گەنج ئەگەر کاری بیوە بیر لە کۆچکردن ئەی زۆن ئەگەر ژیانی خۆش بێت چیشی لە ئەوروپا چیشی لەو ڕێیە. بەڵام من چەندی نمونەی شەیە گەنجەکە خاوەنی ئیشی خۆی شەیە بەڵام میشەکەی جێشتۆ و بڕێردا بچێەوە خاڵ. وەڵڵا بڵێم چی خۆتزیینەوەی گەنجان نییە لە کێشەکانی کۆمەلگامە. وەڵڵا دەبێ وات ئارێ وەڵا تا یەک دەقەما بلەسە و ژیانە هەر ئەڕوو بۆی ژیانم خۆش نییە ژیانی چی بدینم هەر ڕۆژە تا وارە تا بێمە بازارەکە چاک بخۆم و تەوە ئەمە کەی ژیان وایە کاسبی دەکەی ڕۆژانە بە ئەو پەڕی 25,000 دووەرگری 25,000 5,000 دەبێ بێ لەو بازارە خەرجیکەی تو کابۆیەکت بێ ناکرێت شتێکت بێ ناکردێ بۆ خۆت بەدڵی خۆت بژی چۆن شتیوا دەکەێت دەوڵە بزانام پارکێک تێ لێرانە عەسران بچی بە سیاقەتی خۆت دانیشی بۆی شتیوا هەیە
بەڕای تۆ چەندین کەسیشمان هەیە چۆ بۆ خارج و ئێستا گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر شوێنەکەی باشتر ڕەنگە ژیانەکەی گۆڕابێتن ژیانەکە ڕەنگە لەوێن دەریش ئەو ناخۆشیشی بینی بێیان شتێکی نامۆی بینی بێتن گەڕابێتەوە بەس من ئێستا کە بمەوە بڕۆم تاوەکو ما بم ناگەڕێمەوە بڕیاریشم داوەتاوە چکە ژیانەکەم خۆش نییە تو ڕۆژێکی شتەیە 12 ڕۆژیش نییە وایە نا گەنجانی با بڵێن ئەم وڵاتە چی حەلێکی تریان هەیە کە با بڵێن کۆچ نەکەن چیان بۆ بکرێ واز لە کۆچکردن هەیە کۆچکردنەکە زانی چۆنە تو ئەگەر ئیشێکتە بێ ڕۆژانە خۆتی پێوە سەرقال بکەی زۆر خۆشە یعنی گەل ژیانێکی خۆتە بێستا ئەمە هەرسێکمانەوانە هەرسێک ساعب ژنم ناڵێن گەر ڕۆژانە ئیشێک نەکەن بۆ بەیانی چی بخۆن معاشێک کارێک شتێک نییە چی بخۆن بۆ بەیانی یخۆتووە هەموو ڕۆژ نابێ هە لەسەر دایک و باوکت بی بەرپرسە لە بێکاری گەنجان لەم بێکاری کە تۆ باسی حکوومەتەی کە تو دەیبینی ئەم حکوومەتەی خۆمە قابلە چیە تو ئەگەر باوکم کە دێ داوامت بۆەوە کاتن تو ئەگە بە پوختایی پارەکەی پێ بدەیە و کاتی منی جوانە بم خەڵکە جوانە بێتن ئەیوانە تو ئەگەر خۆی ئەمڕۆکە ژیان چۆن دەگوزێتن کەر پارەت پێ بێتن نیە ژیان بۆ تو هەموو شوێنێک ئەوروپایە بەس تو کە پارەت پێنە دوو ڕۆژ سێ ڕۆژ شەراتی بۆ چا خواردن وای لێدە پێت نامێنی ناچار چی بکەی عەمەلاتیەکە گەر هەبێتن دەیکەی دەنا نایکەی والله وراستي بي حمل حزم لي هر يقز لولاتي نميلي كذا هم يبروا ولات تسي نخوشي كذا نيس كذا هم بس بو مسؤول كان پێ دوای مەسوولەکان هۆکاری ئەم کۆچی گەنجان هۆکارەکەم ئەوان هیچ کە نەگۆڕم ئیشیان نەهێشت هیچیان نەهێشت هۆکارەکە بەزەوان باشە بەڵام ئەبینی زۆر کەسیشە بینین چۆ بۆ خارج و ئێسش گەڕاوەتەوە و لەناو هەرێمی کوردستان ئاژی ئەو نمونانە بوو ئەگەڕێنەوە بەڵام هەندێک گەنجانیش بیر لەوەکەنەوە بڕۆن وڵی حەز دەکەم ئەوەی بڕواها بەیز نەگەڕێتەوە خە بێتەوە چێن دەرچبکە ئەوە تەمەوە بێژ لێرە دانیشت هەر بۆ یەک ڕۆژم مابی هەر دەی بڕۆم ئەگەڵ هاتەوە هەر لەسەر وەسعی ئێستا هەر دەڕۆژم چارەسەری ئەم کێشەیە چۆن نەکرێ بەڕای تۆ کێ ئەتوانێت چارەسەریم کێشەیە بکات کە گەنج ئیتر با بڵێن نمونەیەکو تۆ و گەنجەکانی تریش بیر لەوە نەکەنەوە بچن بۆ خارج وڵای چارەسەرەکەی چییە لە بەرپرسەکان لە مەسوولەکان بپرسنەوە باشترە چارەسەرەکەم لە دەزوانە گەنجەکە خۆی وەکو شخصی خۆی چ شتێکی پێویستە ئەنجامی بدا و بیر لەوە نکاتەوە ئاخە حەلی چ بکە ئێستا ئەمە دەست لە حکوومەت بشەوە ینی خەڵکێکی زۆر بێئومێدە لە حکوومەت خە ناچارە چ بکە چیە دی چ بکە دی هەر نەستا بێ ئیش و بێژە تو هەر پاردێوار دانیشی ئیش نەبی ئەو ڕۆژیان تۆزە قورسە دەیەوێت کابرا هەردانیشی و پارەی پێ نەبی و مارمداری پێ ناچارە دەی بێکاریەکەیە هۆکاری سەرەکی ئارێ وەڵام پێ ئیشە قەیسێکە بابسن دنیا ئازادە و بەکەیف خۆی بابسێ و باشە بەڵام ئەم گەنجە کە چێتە دەرەوە کەس و کاری دایک و باوکی هەمووی لە خەمی ئەوان ئەم گەنجە چی بەسەرێت لە کەس و کاری دوورەکەوێتەوە بێکەسە بێت خەینان کەسوکارەکە پێی خۆش نەبێ ناچێ کەسوکار بۆ خۆی بەڕێ دەکات دایک بە نمونە باوک پێ خۆش نییە داکەکە پێی خۆش نەبێت با پێی خۆش نەبێت ئەدوو ئەلادی خۆت دەنێری باشە هۆکاری کۆچکردنەکە چییە؟ وڵای لە ڕێوە حیزبانەیە وایان نا باشە چی بکەن وڵی هەموو شتێکیان بۆ بکەن بادان مەزرێن لە دایرەیەک یان لە شتێک ئەگەر تو دای مەزرێن ئیشی هەبێ کەمرە ناڕوە وایان بەڵام خۆ زۆر کەسی چۆتە خارج و گەڕێشتەوە هەشە ئەلێرە برێ کاس پێ بکە پێ عیبە هۆکار چییە ئەو بۆ وایە وڵە هۆکار حیزبەکانە باشە ئەو لانی حیزبەکانمان باس کرد بەڵام ئەوەی کە وەکو تۆ تو پێ عیبە لێرە ئیش بکە بەڵام لە دەرەوە هەموو ئیشێکە ئارێ وەڵا بۆچی وایە ئەخ لێرە پێم عیبە دەرێ یەشە برێ های کرد های کرد دەرێ پێم عیبە دەرێ کەس نامناسێ هەرچی بکە مەسەلەکە ئەوەیە ئێستا لێرە برێ هەموو پارەی کوردستان بۆ خۆت بێ پێم عیبە مەکە ناس یان هەدوێ شەهادەت هەبێ مەسەلەکە ئەوەیە وایە نا بیرکردنەوە و ئەقلی خۆشمانەوە ئاکا هەنجارێ لەوە بکەینەوە ئەرە لە فکری ئەوەیە دەرەنگە چیشی لە خارجە ئەگە دوو فکری ئەوە نەبێ
معنە ناچی تەورەی ئەمجاری بەرنامەکە لەسەر ئەوەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین زۆربەی گەنجەکان بیر لەوەکەنەوە کەوا بەرەو هەندەران کۆش بکەن. ئێمە ئەمڕۆ لە گەنجانی کۆی ئەپرسین ئایا بۆچی گەنج بیر لە کۆشکردن نەکاتەوە؟ ئایا ئەمە خۆتزیینەوە نییە لە کێشەکانی کۆمەلگا؟ ئەی چارەسەری گەنجان چییە؟ چه حەلێکی تریان لە بەدەستە لە بری کۆچکردن ئەنجامی بدەن؟ دەسەڵات ئەمەی دەوێت کە گەنج بڕوە وڵات بەجێ بێ نەبووی لە کوردستان بینێتەوە. ئەگەر تو دای مەزرێن ئیشی هەبێ کەمرە ناڕوە. تەماشانەکەی گەنج سێرێتە ئێرە دینارەشی پێنێ پارەی هیچی پێ نییە. من خۆم خێزاندارم نازۆر لە مەژۆ وڵاتم بەجێ لێشت. چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە هەزار و ڕابێتم دەیە چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە ئەوە جزدانی گەنجە. چارەسەر هەیە گەر کەسێکی عادلانە بێتە سەر حکم و ئەم وڵاتی بەڕێوە بەرێ چارەسەر بۆ نییە. هیچ نییە و هەموو بێزارە ئەوەی مەسەلە. باشانی ئەگەر ئەم گەنجە ئیشێکی دەست بکەوێت لە وڵاتە ئیتر بیر لە هەندەران ناکەن. ناوڵە ناڕوا گەر کابرایی شێبی چی شەیە لە خارج وڵا کەس هەیە پێی خۆشبی بڕواگەر ئیشەوی لێرە دەیکا و بەبێ چێشە. باشە بەڵام خۆ جگە لە گەنجە بە ئیشەکانی سەر چەندین کەس هەیە مامۆستایە هەیە دکتۆرە هەیە مهندیسە بۆ نمونە ئەمانەیش بڕێنانداوە هەندێکشان چوون بۆ خارج خۆوانە کار و کاسبیشانە. ئەخر زین چۆنە ئێستا لێرە یعنی کابرا هەبووشبی زامن نییە ناوەزعەکە زامن نیە عێراق هەمووی وایە زەمانەت نییە عێراق چی لێ دێتی لێ دەرە کەس نازانین چی ناوە دیار نیە هیچ. کۆچکردن تۆ بە چارەسەر ێزانی بۆ ئەوی گەنج کۆچ بکات و شتێککە ئەو سەری دیار چارەسەر نییە بەس کابرا مەزبوورە گەیش نەبی دەڕۆ. گەنجان زۆرێک لە ئەوانی کە چوون بۆ خارجیان با بڵێن هەندێکیان ئەبینی دوای ئەوەی کماوێک چوونەوە گەڕاونەتەوە ئەوانە کە گەڕاونەتەوە ئێستا کێشۆماناتی وێزان بەڵام بۆ گەنج هەر بە بەردەوام بیر لەوە کاتەوە هەر بڕات. ئەخر زین چە لێرە هەموو مەسەلە بێ ئیشیە ئیش نییە تو کابراگە ئیش نەبی مەزبوورە هەموو ئیش نیە ئەوەی مەسەلە کابرا شادە هەیە لەمارە دانیشتێ هیچ ئیش بێ مەعاشیە و هیچ شتێکش لەو شارەدا نیە خەڵکەم و ئازادە بخۆی دەڕوە دیارە بێزارە لەو شارە لە وڵاتە. کۆچکردن ئەمە چارەسەری کێشەکانی گەنجەکە کێشەکە حکوومەت جێبەجێ کا بەسەر هەموو شتێک جێبەجێ دەکرێت لەو شارەی نەبوو کۆمەڵ گەنج هەیە کۆمەڵ گەنج خنکاوە کۆمەڵ گەنج ڕێگای نییە بۆ بڕوە وەیە گەنجی ژێبینی لەوە چۆ بۆ خارج و ئەشگەڕێتەوە ئەشگەڕێتەوە لێکانە پەشیمانیشە هیچی وانە لێرکوانە ئەوەی کێشەکەمان دێتەوە لە وڵاتم شای داک و بابی دەکا داک و بابتی هیچ وڵاتێک لەو شارە نیەمری مەعاش خۆرێک بێ شتێک بێ ئیشەشی تا بکەیت. چارەسەر چییە ئەو گەنجانە بەدیلی ئەوەیان کە نچن بۆ خارج چی؟ وڵا بەدیلی ببینێ مەعاش خۆرینە هەچکەیە لەو شار هیچ کاسبێک نیە لەو شارێ بکە هەموو چاوەڕ مەعاش دەکەن ئەو شاری کۆیستی بۆ نەکراویشە گەنج لەوەی بێزاری جێگاگنێ ئەوم گەنجن وەستاون دەڕۆن ئەوەی کێشەکە بڕە حەلەکە حکوومەت حەلیکە لەنە چی حەلیکە گەنجەکە حەلی چ بکە گەنجەکە تەماشا دەکا برا درۆستە چی لێ خزمە چی لێوەکانە دەرێم دێم بۆ وڵاتەکە وڵاتەکە پێخۆشە دێتەوە لێش بێزار جاری با دێتەوە. وڵی لەبەر چ وڵات خۆیان بەجدێڵێن وەکو وەم گەنجی دانیشتوی کوێە بە تایبەتیان باسی کوێ دەکەم گەنجەکانی کوێ مەخدورن هیچ شتێکیان لەبۆ نەکرێت لە چاو شارەکانی وەکو کوێ نە پارکەچی لێ بچی لێ دابنیشی نە ڕێستورانتێکی خۆشی لێ تەنانەت هیچ شتێک نیە بۆ گەنج کوێ گەنجەکان بۆیە ئەوەی کە تەنها دەیانێت کۆمەڵی بڕێ پارەی دیاریکراو کۆکەنەوە وڵاتە بەجێ بێنن ئەبەرەوەی هیچ شتێک نییە ینی زۆر کەسێ تەواوی کردیە شادەدارە بەڵام کەچی تەعین نابێتن کە هاتین وتە حەز ناکەم دەموچاوم دەرچێت ئەو کاری چییەوە لەبەرەوەی لە وڵاتەوەیە ئەگەر کەسێک قسەیەکی ڕاست بکاتن کێشەی بۆ دروست دەبێت ئەوەیە من دیرم ڕاستیە لەو شارە وەرە بڕۆ بازارا گەز لە وڵاتە لە شاری ئێمە بە تایبەتی کوێە هەزارەها گەنجێ ئیشی گەنجەکان تەنها بۆتە کافتریا و چایخانە و ماڵەوە تەنها ئەو سێ شتیان هەیە بەڵێ بەڵێ وەکو خۆ دوچێت تۆ پێشتر لە هەندەران بووی ئێستا گەڕاویتەوە بۆ ئێرە بۆچی ئەگەر گەڕاویتەوە بۆ ئێرە؟ وڵی منەوەی ڕاستی کێشەی کۆمەڵایەتیمەوە بۆیە گەڕامەدەنا بە حیاتی ناگەڕمە وڵاتە ئێستا کێشەکەم چارەسەرکەمە گەڕێمەوە هەر چۆنێک بێتم دیسان جێڵێتەوە دیسان جێڵمەوە لەبەرەوەی هیچ شتێک نییە لە وڵاتەکەم
درم پێی خۆش بێ بە تایبەتی کوێ دەرە شارەکانی تر لەوانەیە کۆمەڵێ شتێ لە شارەکانی تر بەڵام لە شاری منە هەچی بۆ هەولێر ڕێستوران تێ کافێ هەیە چی لی دانیشی بە ئیسراحەت بەڵام سلێمانی هەمان شت بەڵام کوێ هیچ شتێک نییە تۆ وەرە لەم شارە بتێ شتێ بکەیت ئەبێ کەسێک لە پشت بێت نایڵم بکەیت من بە تایبەتی باسی کوێ دەکەم حەقم لە شارەکانی تر نیە وەکو شاری خۆم هیچ شتێک بۆ گەنج نەکراوە شوێنێکم بۆ بدینەوە با گەنج بچیت تێدا دابنیشێ غێری چاخانە نەبێ باشە تۆ وەکو کە باست کە خۆت لە دەرەوە بووی ئێستا گەڕاویتەوە ئەو چوونە دەرەوەیە چارەسەری کێشەکانی تۆی کردووە کە بۆی ڕۆیشتی 100 چارەسەری کێشەکانی من چییە من لەوێن دەرمافم پارێزراوە یەکەم شت بە ئازادی ئەخونم بە ئازادی قساکەم لەسەر جادە ئیشی خۆمەکەم کەس ڕێگریم لێ ناکاتن ئەویش هۆ کارەکەی چۆ کارەکەی کە من ئیشەکەم لە وڵاتە کە مافم پارێزراوە من زەڕیبێت دەم ئەویش ئەوەی لەسەرەکە ئەو شتەی لەسەر مندانەیە کە من زەڕیبە دەدەم بە وڵاتە ئەو وڵاتەش مافی ئەوم دەکاتن ینی ژیانم دەپارێزیستن با وڵاتی مەژوای لێ بێتن با ئەمەش چاولەوە بکەین لۆی لامە تەماشای لایەنە خراپەکەی بکەین تەماشای شتە خراپەکان بکەین با کۆمەڵی سفەتی جوان هەیە لەوان با ئێمەش سەیری وان بکەین پێت وایە حکومەت بەرپرسە لەوەی ئەم کێشانەی بۆ گەنجی ئێرە دروست بووە وابزانم شتێک نییە بەناوی حکومەت لەبەرەوەی ئێمە حکومەتمان هەیە ڕۆژانایشی پێوە دەکەم کە پێم خۆشە حکومەتمانەوە ببینە سەر بەخۆ وەک هەموو وڵاتە چکە لەبەرەوەی کورچەند ساڵەوە بۆ سەدەیەک زیاتر هەر ژێر دەستە بووە بایدی با کەسێک ڕاست بێتەوە لەو ژێر دەستی ڕزگارمان کەن بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەنی خۆی بە خاوەنی ئەم وڵاتەش دەزانم دەسەڵاتی ئەم وڵاتێکی بەدەستە ئەوان چۆن چارەسەری کێشەکانی ئێرە بکەن ئەوە دەبێت هەر هەموو لایەنەکان پێکۆ دابنیشین اتفاقم لەسەر شتانە کۆچکردنی گەنجان لە وەرزی هاوینا چارەسەری کێشەکانی گەنجەکان تا ڕادەیەک بڵێ لە وڵاتی ئێمەیە گەنج هیچ چارەسەرێکی نەماوە هیچ ڕێگا چارەسەرێکی نییە کە ژیانی خۆی بەڕێوەبەرێ ئەنی ئیشێک نەماوە نائەدالەتی حکومەت بەهۆی ئەوەی ئەو حیزب و ئەو حیزب بەڕاستی گەنج بێزار بۆ لێرە مەجبورە ڕێگایەک بگرێتە بەر هەر چۆن خۆت بیری لەوە کردوێتەوە کۆچ بکەین بەڵێ بەدڵنیاییەوە بەڵام هۆکاری نەڕۆشنی من بێپارەیە تەنها ئەوەیە هەر کاتێک پارە دەبێ ڕۆی بەڵێ بەدڵنیاییەوە بۆ یەک دەقەش لێرە نامینەوە کۆچکردن چارەسەری کێشەکانی گەنجەکە با بڵێن چارەسەری کێشەکانی تۆکات کاتێکا تۆ کە کۆچەکەی بۆ وڵاتە نازانی ئەو سەرت چییە ئایا مافی پەنابەریت پێدەن پێت نادەن ئیشت دەسەکەوێت دەست ناکەوێت هەر چۆنێک بێت دۆزەخیش بە لێرە خۆشترە ئەگەر دۆزەخ بێت لەم کوردستانە خۆشترە ئەوە نەبێزارم بەڵێ هەر نەک من زۆربەی گەنجەکانوانە کوا مافی گەنج گەنج لەم وڵاتە بەچی بژیە بۆتمە 20 ساڵ خاوەنی یەک شت نیم لەسایە چییە لەسایە حکومەتەکەتە بەداخەوە باشە جگە لە کۆچکردن چ بەدیلێکی تر هەیە بۆی گەنج بیر لە کۆچکردن نەکاتەوە تەنها ئەوەیە کە حکومەت چارەسەرێک لە گەنجەکان بکە جا لە ڕووی دامەزرانەوە بێ جا لە ڕووی ئیشوکارەوە بێ چارەسەرێک بدۆزێتە تاوەکو گەنجەکان نەڕۆن ئەو ڕێگایە هەڵنەبژێرن کەس حەز ناکە وڵاتەکەی خۆی جێبێلێ هەلی کار هەزار کۆمپانیا هەیە هەزار بیانی لێە با لە زیاتی ئەو بیانیانە ئەو هەموو گەنجە هەیە بۆ ئەوان دانانێن هۆکار چیە سەبەب چییە لە پێناوی چی بۆ گەنجی ئەم وڵاتە مافی نییە خەڵکی ئەم وڵاتە نییە لەسەر وڵاتێکمان هەیە بنوان بەحرن هەمووی نەفتە بەداخەوە گەنج یعنی وای لێ هاتۆ بەڕاستی لە ژیانی خۆی بێزارە بەڕاستی گەنجێکم 20 ساڵم ئاوە جدانەکەی منە چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە هەزار و ڕابێکم پێ چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە ها ئەوە جدانی گەنجە ئەوە جدانی گەنجەکەی منوتووە بەداخەوە بەداخەوە ئەوە جدانی گەنجێکە لە وڵاتە کە تەمەنی 20 ساڵە ئەوەیە ژیانی گەنج چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە ئەبەوە بژیم حکومەت ئەگەر بۆ منە هەلی کار بۆ تۆ دابین بکە ئەو بیری لە مشکی خۆ دەرێنی بەدڵنیاییەوە کەس حەز ناکە دایک واکی جێبێڵێ کەس حەز ناکە نیشتمانەکەی خۆی جێبێلێ ئەکەن دڵنیام لەوەی بچێ دەبێ غەریبەیەک بەڵام بەو جزدانە لێرە ئەو ژیانم ناوێ ئەگەر پارەم هەبێ ئێستا جێی دێڵم بەڵام بەداخەوە حکومەت دوای کوردە پارەی ڕۆشنەکەشمان پێ نەبێ هەمیشە کۆچکردن بۆی مرۆڤ بیری لێ کاتەوە تاوەکو لەو شوێنەی خۆی شوێنێکی باشتری دەست بکەوێت بۆیە هەر لە کۆنەوە مرۆڤ کە کۆچی کردووە بەرەو شوێنە ڕۆیشتووە کە ژیانێکی باشتر و شایستەتری هەبێت بەڵام ئێستاە کاتێک کە کۆچەکرێ بۆ هەندەران ئەو سەری
کۆچکردنەکە دیار نییە واتە گەنجەکە نازانێت ئایا ئەگاتە شوێنی مەبەستی خۆی یاخودنا و ئەگەر گەیشتە شوێنیش ئایا لەوێ مافی پەنابەری پێدرێ ئایا ئیشوکاری دەستەکەوێت دیاننا ئەمانە یەکێکن لە خاڵە سلبیەکانی کۆچکردن بۆیە گەنجان بەبێ ئەوەی بزان ئەو سەری کۆچەکەیان کوێیە بەرەو کوێ ڕۆن بەرەو ئەوێ هەنگاون ئێمە گەنجی تر ئەدوێنین بزانین ئەوان چیمان پێڵێ. تەورەی ئەمجارەی بەرنامەکە لەسەر ئەوەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین زۆربەی گەنجەکان بیر لەوەکەنەوە کەوا بەرەو هەندەران کۆش بکەن. ئێمە ئەمڕۆ لە گەنجانی کۆی ئەپرسین ئایا بۆچی گەنج بیر لە کۆشکردن نەکاتەوە؟ ئایا ئەمە خۆتزیینەوە نییە لە کێشەکانی کۆمەلگا؟ ئەی چارەسەری گەنجان چییە؟ چه حەلێکی تریان لە بەدەستە لە بری کۆچکردن ئەنجامی بدەن؟ دەسەڵات ئەمەی دەوێت کە گەنج بڕوا وڵات بەجێبێ لێ نەبووی لە کوردستان بینێتەوە. ئەگەر تو دای مەزرێن ئیشی هەبێ کەمرە ناڕوە. تەماشانەکەی گەنج سێرێتە ئێرە دینارەشی پێ نییە پارەی هیچی پێ نییە. من خۆم خێزاندارم نازۆر لە مەژۆ وڵاتم بەجێ دێشت. چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە 1000 ڕابێت دێ چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە ئەوە جدانی گەنجە. چارەسەر هەیە گەر کەسێکی عادلانە بێتە سەر حکم و ئەم وڵاتی بەڕێوە بەرێ چارەسەر بۆ نییە. لێرە بێزارە لە کوردستان بێزارە کە تۆگە بێ ئیش بووی بێکار بووی بێزار دەبی ناسار دەبی سەر هەڵگری بەخوای تا ڕادەیەک بڵێ هەمانە ویژانەی کە ئەو دەستێکەوێت بۆجی لە وڵاتی خۆمان نەبووی چارەسەر ناکە گەنج کێ بەرپرسە لەوەی کە کێشەی ئەم گەنجە چارەسەر بوو؟ حکومەت بەرپرسە. حکومەت دامەزراندن هەبی ئەوە تەڵەبەیەک 16 سار دەخوێنێت دایم مەزرێنێ نەک وازی لێ بینێت. خۆت قەت بیر لەوە کردوتەوە بچیتە هەندەرە؟ بەڵێ بێزاری لە ژیان. زۆر کەس ژێبینی بۆ منە مامۆستایە هەیە دکتۆرە نمونەیشیان زۆرە کە چوون بۆ خارج و ئێران جێشتۆ ئەوان خۆ ئیشیان هەیە بۆ ئەوان جێنێشت. ئاخا موچەکە دوا دەکەوێت لەبە ئەوەیە موسە 2 مانگجارێک 3 مانگجارێک بێ ئەوە خەرک بێزار دەکات سەری خۆی هەڵدەگرێت. بیری لێ بکەینەوە بە شێوەیەشی لە دیوەکانی تر تا ڕادەی خۆت زیینەوە بەڵام واقعی کوردستان بخوێنینەوە نابێتە خۆت زیینەوە چکە واقعی ئێستا لە کوردستاندا هەیە بێکارێکی فرە پانتایەکی ئەوەندە گراوە گەورەی داگیر کردەوە و بێکاری و بێ ئیشیە وای کردو گەنجان ناتوانێت لەو مەزالەی خۆی کە تێیدا پسپۆرە شارەزاییە بگرە نەک لەو مەزالی خۆ دەکە پسپۆر و شارەزایەتی ئەگە بتوێت لە مەزالێک تریش کار بکەیت نییە ئیش بکەیت ئیش بدۆزیەوە کار بکەیت بە دوای دابێت هەرچەند دەتوێت بگەڕێ بدۆزی و ناتوانانی شتێک بدۆزی و ئیشی تێدا بکەیت بۆیە ناتوان کۆچکردن چارەسەری ئەو کێشانەی گەنجەکە ناتوانانی برین چارەسەری کێشەکان دەکات بەڵام تا ڕادەیەک خاڵێکە لایەنێکە لە خاڵێکی چارەسەرێکە بۆی بتوانێت لەو جێژاوی کە کوردستان باڵی وڵاتی خۆماتی کەوتو خۆی دەرباس بکە لەوانەیە مەگە سی بکەین بڕۆین بچین بۆ ئەوروپایان بۆ وڵاتانی تریان کۆچ بکە کۆمەڵێک مەزە کێشەی تر جێژاوێکی تر توش دەبێتەوە بەڵام بە هەموو حاڵەکان سیر بکەین لەوانەیە لە حاڵی کوردستان باشتر بێ بۆ گەنجێک کە تازە بتوانێت لە کۆچکردن گەنجی ئێمە چ بەدیلێکی تری هەیە تا بتوانێت واز لەو کۆچکردنە بێنێت و ئەو بەدیلەی تر هەڵبژێت بەدیل تێکۆشانە کۆڵنەدانە بۆی بتوانین ژیانی خۆمان بگۆڕین پێویستە پێشەوە ئێمە بڕیاری کۆچکردن بدەین بڕیاری گۆڕین بدەین لە وڵاتەدا بتوانین سیستەم بگۆڕین ژیان بگۆڕین عەقڵێتی کۆمەلگا بگۆڕدەین ئەمانە هەموو دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکرێت بۆی بتوانین ئەمە بکرێت گەنجەکانی ئێمە نابێت کۆڵ بدەن بۆی کە تەنها بڕێی سەفەرکەی بە ئەوروپا و ئەو ناکرێت ئەمە حەلێکی چارەسەرێکی با بڵێن بنەڕەتینی ئەمە چارەسەرێکی کاتی وەکو دەرزێکی بەنج وایە دەتوانێت کۆمەڵێک کێشە بۆ خۆی چارەسەرکە بەڵام کە دەچێت بۆ ئەوی کۆمەڵە کێشەی تی بۆ دێت بەڵام یاگە بتوانین ئێمە هەمومان پێکەوە لێرە بتوانین یەکگوتوو بین گەنجەکان یانی ئەو عەقڵێتە حیزبیە یاخوا ئەو عەقڵێتە عەشیرەتگەری هەیە لەم مۆزایی کە ئێستا کە ئەو گێژاوی کە تۆ باسی کرد بەشێکی زۆری دەسەڵات لێی بەرپرسە چونکە دەسەڵات بە بەرنامە کار دەکات بۆ ئەوەی بێکاری هەبێ بۆ ئەوەی کێشە و مەشاکیلەکان زۆر بن بۆ ئەوەی خەڵک
هەرگیز فکر و بیری نەژێتە سەر ئەوەی کە بتوانێت بیر لە ئازادی لە خۆشگوزەرانی لەمانە بکاتەوە هەمیشە کێشە و مەشاکل دروست دەکات لە ناو کۆمەڵگا گەنج بێکار دەکات بێ ئومێدی دەکات بێ ئیشی دەکات بۆچی بۆ ئەوەی ئەوەندەی بە دوای نان و کار و بیری ئەوروپا بێ ئەوەندە بیر لە ژیان لە کوردستان نەکاتەوە ئەمەش لە مەسلحەتی چییە لە مەسلحەتی دەسەڵاتە لە بەژۆندی دەسەڵاتە دەسەڵات ئەمەی دەوێت کە گەنج بڕوا وڵات بەجێبێ لێ نەبووی لە کوردستان بینێتەوە تا ڕادێک دەکرێت بێ خۆ دزینەوە بەڵام ئەگەر بە سیرکەین ئێستا بۆ لە تەماشای بازار بکەین لەم ڕۆگە لەم سەر بۆ سەر دەیان گەنج دەبینین بە ئیش و کارە کە کەسێک لە ناوچەکەی خۆ ئیشی دەست نەکەوێت دەبێ هەوڵدا لە شوێنێکە ئیشێک دەستخات یانەوەتە بێت لەم لالەولا بێتە پیاوی ئەم حیزب بۆ ئەو حیزب لەوانەوەش بۆم کەسە قوبڵ نەکرێت و لەوانە هەموو حیزبێک شەم کەسێک قوبڵ نەکاتن بۆ ئەو کۆچکردنە چارەسەری کێشەکانی ئەو گەنجەکە لە کاتێکە ئەو نازانێت ئەو سەری کۆچکردنەکەی کوێ مافی پەنابەری وەرەگرێت ئاگاتە وڵاتە ناگاتە وڵاتە ژیانی سەلامەتە بێیاننا ئیشی دەستەکەویاننا ئەمانە چارەسەر نەخێر چارەسەر نییە بەڵام گەنجەکەکە هیچ هیوایەشی نەمینێت هیچ شوێنە نەبێ کارشی لێ دەستخات لە ماڕەوە بێزار دەبێت لە دەبشا دەکاتن ئەو وجدانە ئەو حەز و ئارزوانەیەتی هیچ دەرفەتێک نامێتتر نەوڵاتە بە ناچاری دەکەن سەری خۆی هەرگرێت دەنا من پێمانە هیچ کەسێک وڵاتەکەی خۆی گەنجی ئێرە ناچار کراوە بۆی وڵات بەدڵنیاییەوە بەرنامە ئیشی بۆ دەکرێت ئەنی ئەوەی کە سەر بەخۆیان بێت هیچ گرفتێکی نابێت بەڕای تۆ جگە لە کۆچکردن بەدیلی گەنج چییە تاوەکو بیر لەو کۆچە نەکاتەوە هەوڵدان نابێت ئینسان قەت بێئومێد بێت بە بەردەوامی هەوڵدات لێرە لەولا ئەنی دەبێت لە شتی گچکەوەش دەست پێ بکە نابێت ئینسانێکتم وە هێبە ئیلام لێم لە شوێنێکی بەرز تۆ دەبێت بە پلەبەندی ئیشە بکەیت مشکلی بە گەنجیمە ئەوە تاڕادێک بەگرفتی دەبینەوە ئەو ئیشی لە دەرەوە دەیکاتە زۆرجاران لە وڵاتەکە خۆشداوانە تاڕادێک دەستکەی بەڵام ئەو کەلتورە لە ناو وڵاتەکەی خۆمان بڵاو نەبوویتەوە ئەستا بۆ من نزان کۆم تاوا کرد بە ئیلان بە دامەزرێم ئەو لەوانەیە باش هۆشیاری خۆشمانێکێکە لە هۆکارەکانی جێشت بەدڵنیاییەوە هۆشیاری تاک زۆر گرینگە دەبێت خۆت بە ئەو بەرنامێتە بەیانیان تۆ فکر لەو نەکەیت بەس بم بە مامۆستا یان بەس بم بە دکتۆر لەوانێت تۆ لە مەجالێککە زۆر باشتر سەرکەوتویانەتر لەو بوارێکە فکری لێ کردیتەوە تاقینێکەوە تاقیکەلار زۆر سەرکەوتوتر بێتەوە کە پێشتەکە فکری لێ کردێتەوە ڕاستیمەوە کاڵەتی شاری کوێ لێرەینەوە گەنجان زۆر ڕوومان تێ دەکەن بە هەموو شێوەیەک و بەس ئێستا بە زۆربەی گەنجەکان بەهۆی نەبوونی پارەوە بەهۆی نەبوونی مەعاششتانەوە بەڕاستی کۆز دەکەم بۆ دەرەوە چونکە لێرە بە هیچ شێوەیە بۆیان ناگونجەیە بۆ نوعاکە ژیانی خۆیان دابین بکەن یان ژیانی هاوسەرگیری پێک بهێنن کۆچکردنێک کە ئەو سەری نازانی کوێ ئایا ژیانی سەلامەتە بەیانە و ئایا ئەگاتە ئەو وڵاتەیان ناگات و ئایا مافی پەنابەری پێدریانە ئەمانە چارەسەرن بۆ ئەوەی ئەم گەنجەواز لە وڵاتی خۆی بەڵێ پرسیارەکە زۆر جوان و ڕاستە بەس هەر یعنی هەر چۆنێک بێ ڕووی دەکا بڕوا بۆ دەرەوە وا لۆ ئێرە بێزار بووە تەمەشا دەکا لە نیوەی شێوێ کارەبان نییە ئەو بۆ شێوە نییە خزمەت گوزاری نییە هەر بۆ وڵاتەکە بەجێ بهێلم جا بە ئاوەکەدا بخنشێم نەخنشێم هەر بەجێ بێن وا بێزار بووە تەمەشانەکەی گەنج سێدێتە ئێرە دینارەشی پێ نییە پارەی هیچی پێ نییە ئەو گەنجانە بینی کە لە چایخانەکە بەڵێ بە زۆربەی زۆری دێنە ئێر بۆ نوعی پارەیان پێ نییە شتی ناخۆن بۆیان ناگونجێ ئێچێ قوبوڵ دەکای ینی بە شێوەیەک خۆی باری هاوسەرگیریش بخاتە سەرخۆی ئەو شتانە دوای ئەوەش کە بتوانێت کە ئەو ژیانش پێک بێنێ نواتانێ پێش بێنێ ناچارە بڕوە جا خۆی بە شتەکەدا دەداکە بڕوا بۆیە بە هەر شێوەیەک بێ بەڕای تۆ ئەو کۆچکردنە بەدیلی چێ ینی بۆ ئەوی ئەو گەنجە بیر لە کۆچکردن نکاتەوە بەدیلێکی تر هەبێت ئەو بەدیلە چی بەدیلەکە چییە کە حکوومەتی هەرمی کوردستان هەستێ بە دابیکردنی ئەو گەنجانە بە شێوەیەک کۆمپانیاکی گەورودانی گەنجەکانی خۆمان تێدا ئیشی تێدا بکەن بە دانانی سلفەی جەواز و ئەقاری و موچەیەک بەس تەمەشانەکە ئەوشانە هیچی بۆ ناکە ناچارە بڕوە ناچارە بڕوە ئەجا ئایا لەوێ ئیقامەوەی بگرێ وەرنەگرێ بەس دەرێ بڕۆمە کوردستانە بەجێ بێڵە ئەوەیە هیچ شتێک بۆ گەنج ناکە ئەگە بۆی بکە بە موچەکی کەم بێ یان کۆمپانیایەک بی بە شتێک بێ ناڕوە ئەویش پێی خۆشە ناو ماڵی حاڵی خۆی بێ ناو کە سوکاری خۆی بێدانیشێ ئەو گەنجانەی لەوێنە خزم و کەسمانە دەروی وڵاتە ئەویان پێخۆشە پێیان خۆشیە بەس تەمەشا دەکەن لێرەنە هەموو گەنجی جوان و ڕێک و پێک و تەخەڕوجیان کرێ دانیشتن کرێکاری دەکەن ئێستا کرێکاریەکەش نەمابیکەن دێنە ئێرە تەخەڕوجی کولیە ئی بەشی باش ئی بەشی هەندەسا بەشی بیرکاری مامۆستا ئینگلیزی هیچ شتێک نەبیکە ناچارە بڕوە
بێئیشیە هۆکاری زۆر بێ ئیشە هەر زۆر بێ ئیشە ئێستا گەنج سێدێتە ئێرە ئەوە مەبلەغێکی زۆر کەم ئیشم پێ بکە بۆمان ناگونجێ ڕایگرێ ئامادەی بە پارێکی زۆر کەم بە پارەی زۆر کەم ماوەڕکە هاتۆتە ئێرە داوای پارەی زۆر کەم پێکردوینەکە سعات ساری بەیانی بێتە هەفتی ئێوارێ زۆر بە پارەشی کەم بە 150,000 دوکانەکەی ئێوەش دەری نهێنا دوکانەکەی ئێمەش دەری ناهێنێ ئەمە پێشت سوار وەستامان هەبوو لێرە ئێستا لە سوار وەستان بەس بوو خۆمان لێرە ماویتینەوە دەنا ئەمەش پێمان خۆش بوو سوار گەنجی ڕێک پێک بێ لەگەرمە ڕستقەکەمان لەگەر بخوا ئیشەشی بکە نەماوە ئێستا فەرمووتەوە شاکەوە بێ ئیشە و بەرو بازاڕەکەیە راتی کەناڵەکەتان دەکەم زۆر بەخێربێن گەنجی ئەم وڵاتە گەنجکە هیچ گەنجێک نەماوە هەر گەنجەکە دەڕوات بەرەو ئەوروپا ژیان لێرە نەماوە ژیان چ لێرکوانە خۆشگوزەرانیە هیچ خۆشگوزەرانێک لەو کوردستانە نەماوە ئێمە چی کێشە گەنجەکان لە چیەوە دەست پێ بکەم لە ڕووی سیاسیەوە دەست پێ بکەم لە ڕووی چیەوە دەست پێ بکەم هەم لە ڕووی خۆشگوزەرانی و سیاسی بێپارە ئەو گەنجانە ئێستا هەموو ڕوودەکەن ئەوروپا بێپارە کۆچکردنیش هەمیشە بۆ ئەو بۆ ژیانێکی باشتر دەبێت بەڵام لە کاتێکە ئەم کۆچە ئەم گەنجەی گرێتە بەر نازانێ ئەگاتە وڵاتەکە ئەویاننا و ئایا مافی پەنابەری پێدریان نا ئایا دیپۆت دەکرێتەوەیاننا ئەم کۆچکردنە چارەسەرە بۆ ئەم گەنجە وڵاتە جێبێت ئەو گەنجە بە هەر شێوەیەکی بێ خۆی ڕزگار کاتن بەمان بێتن بەڕێی ئاوێ بێ کە زۆر زاردارزان نامێنێتن بەس ناچارە وڵاتە بەجێبێتن کەس خۆشگوزەرانێک لە وڵاتی نەماوە لە ڕووی ئاو دەڕ لە ڕووی کارەباوە دەرەیت هیچ خۆدۆکو گەنجە قەت بیری لەوە کردوتە وڵاتی من خۆم خێزاندارم نازۆر لە مێژە وڵاتم بەجێدێشت لەبەرەوە ناتوانم بۆم دەست نادات جێبێڵم جگە لە کۆچکردن بەدیلی باشتر بۆ گەنجان چییە کە لە وڵات بێن بە زۆر لای سیرشە و کۆچکردنە هیچ دادەک ناداتن هەر گەنجە دەتوانێت هەمشتە چی بکاتن لە وڵاتێ هەر گەنجە دەتوانێت مافی خەڵکی وەرگێتن بەس ئەو گەنجانش بێزار بوتن هەمووی بێپارەنا ئەو گەنجانش هیچ چارەسەرێکیان بۆ ئەو خەڵکە نێشتەوە هیچ چارەسەرێکیان بۆ نێشت ئەو گەنجە بتوانێت شتە چیوا بکاتن کە خۆی بژاتن خۆی بژێن ماوە منداڵی بژێنێتن داک و باوکی بژێنێتن تەورەی ئەمجارەی بەرنامەکە لەسەر ئەوەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین زۆربەی گەنجەکان بیر لەوەکەنەوە کەوا بەرەو هەندەران کۆش بکەن ئێمە ئەمڕۆ لە گەنجانی کۆی ئەپرسین ئایا بۆچی گەنج بیر لە کۆشکردن نەکاتەوە ئایا ئەمە خۆتزیینەوە نییە لە کێشەکانی کۆمەلگا ئەی چارەسەری گەنجان چییە چه حەلێکی تریان لە بەدەستە لە بری کۆچکردن ئەنجامی بدەن دەسەڵات ئەمەی دەوێت کە گەنج بڕوا وڵات بەجێبێ لێ نەبووی لە کوردستان بینێتەوە ئەگەر تو دای مەزرێن ئیشی هەبێ کەمرە ناڕوە تەماشانەکەی گەنج سێدێتە ئێرە دینارەشی پێ نییە پارەی هیچی پێ نییە من خۆم خێزاندارم نازۆر لە مێژە وڵاتم بەجێدێشت چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە 1000 ڕابێتم دەیە چۆن بیر لە ڕۆشتن نەکەمەوە ئەوە جدانی گەنجە چارەسەر هەیە گەر کەسێکی عادلانە بێتە سەر حکم و ئەم وڵاتی بەڕێوە بەرێ چارەسەر بۆ نییە هەلی کار و ئیش بۆ گەنجان گرنگترین ئەو شتانن کە بێ بۆ گەنج دابین بکرێت تاوەکو بیر لەوە نەکاتەوە وڵاتەکەی خۆی جێبێڵێت زۆربەی گەنجانی ئێرە داوای ئەوەیانە کرد کە ئەگەر بێت و شوێنێکە بێ ئەمان ئیشی تیا بکەن قەت ئامادنی وڵاتەکە جێبێڵن بەڵام بەهۆی نەبوونی هیچ شوێنێکەوە لە ئێستایا حکوومەتیش دامەزراندنی نییە و ئەوانی شوێنێک نییە کە کاری تیا بکەن بۆی بیر لە ڕۆشتنی وڵاتەکەنەوە بەدیلی گەنجانیش بۆ ئەوەی کۆژ نەکەن تەنها ئەوەیە ماندوو نەبن و کۆڵ نەدەن بەردەوام بن لەسەر ئەوەی بە دوای ئیشا بگەڕێن هەتاوەکو ئەوەندەی بتوانن داهاتوویەکی تر بۆ ئەم وڵاتە بنیاد بنێن پێمی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی سر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ